وێڕە یاسایی بوونەوەی باری دارایی و ئابووری حکوومەت هێرێم هێشتا فەرمانبەران و موچەخۆران دڵنیانین لە پێدانی موچەکانیان بە شێوەیەک مانگانە لە دڵە ڕاوکێدا دەژین. ئەمە لە کاتێکدا نرخی نەوت نزیک دەبێتەوە لە 80 دلار و داهاتی ناوخۆ و مرگیش زیادیان کردووە. ئابووری ناسێک هۆکاری مانەوەی قێرانەکان وەک خۆی دەخاتە ڕوو. دەبینەوەکەین کاتێکەوە دەسەڵات لەگەڵ مەسەلەن لە ڕووی یاساییەوە ناتوانێت ئامانجەکانی خۆی بەدەستبێنێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆی گشتی ژیان لە هەرێمی کوردستانە تێبینێک ئێمە خۆتان دەزانن بەشێکی زۆری هەرێمی کوردستان احتیمالی لەسەر موچەیە کاتێک ئەم موچەیە کە لە بودجە تەخسیس کراوە تەخسیس دیاری نەکراوە لەم حاڵەتەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەرێکەوە داهاتی هەرێمی کوردستان داهاتی تاک بە تایبەتی کەمێت و هەرچەند یعنی گومانەکان زۆرە لەسەرێکەوە داهاتەکانی هەرێمی کوردستان لە ئێستا زۆرە بە بەرزبوونەوەی نرخی نەوت و هەروەها داهاتەکان خۆی زیای کردەوە بەڵام بەداخەوە کاتێکەوە یاسای بودجەمان نەبێت پەرلەمانی کوردستان ناتوانێت ئەم جۆرە لێ پرسیانە بکات لە حکوومەتی هەرێمی کوردستان تێبینیەوەکەین بەداخەوە زۆرێک لەو سلبیاتانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەهۆی نەبوونی یاسای بودجەوەیە. خەڵک و پرسیاری لا دروست بووە تاکەی دۆخی ئابووری هەرێم باش دەبێت و هاوڵاتی دەبێت هەمیشە لە ناو بارودۆخێکی ناجێگیردا ژیان بەڕێ بکات. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەڵێت هێشتا قەیرانەکان بە قوڵی ماونەتەوە و جم و جوڵی بازار و بازرگانی و خزمەتگوزاری و بەرێنان سست و لاوازە. لە وڵاتی ئێمە بە تایبەتی لەبەرەوەی کە سەرچاوەی بودجەکەمان تەنها سەرچاوەی داهاتەکەمان نەوتیە و ئێستاش نرخی نەوت بەرز بووەتەوە لە بازاڕەکانی جیهاندا کاتێک 40 دلار و کاتێک 80 دلار هەر ئەزمەکان وەکو خۆی ماوەتەوە ئەمە خۆی بۆ خۆی پرسیار لای هاوڵاتی دروستەکە هۆکارەکەی چییە یعنی بۆچی ئەبێت کە کاتێکا دوو بەرامبەرە بۆیە ئێستا موچە لە کاتی خۆیدا بدرایە بەبێت لێبڕین و هەروەها ئەو قەزانشی کە پێشتر لەسەر حکوومەت کەڵەکە بووە ڕێگەچارێکی بۆ بدۆزدایەتەوە کە ئەمانە هەمووی هۆکاری سەرەکیە بن بۆەوەی کە ناڕزایەکان کەم بێتەوە و ڕەزامەندی هاوڵاتیان بۆ حکوومەت دروست بێت. ئەو هۆکارانەی کە وا لە خەڵکەکە مەویست بێت ئێمە دەهاتمان هەیە بەڵام نازانین چۆن سەرفیکەین ئێمە بودجەمان هەیە نازانین چی لێ بکەین لە کۆمەڵە شتا سەرف ئەکرێکە نادیارە یعنی ئێمە فەرمانبەرێکی زۆرمان هەیە تا ئێستا حکوومەت نازانێت چۆن داوامیان پێ بکات تا ئێستا حکوومەت نازانێت ڕێڕەوێکیان بۆ دیاریکات تا ئێستا حکوومەت نازانێت هەیکەلی تەنزیمی فەرمانبەران ڕێکخاتەوە بۆ وەزارەتێک فەرمانبەری کەمە وەزارەتی فەرمانبەری زۆرە ئەمانە نازانێت ئەگەر بێت پێداچوونەیەک بەما بکات ئەو کاتە هەم فەرمانبەری زیا و هەم فەرمانبەری کەم کەشف ئەبێت و ئەزانێت چی بکە ئەو کاتە گەنجەکە بەرچاوی ڕوو نەبێ ئایا لە کەرتی تایبەتە دامەزریان لە کەرتی حکومیە لەبەرەوەی ئێمە ڕێژێکی زۆری گەنجمانێ نازانێت چی بکە نە ئیشی دەسەکەوێت نە داش ئەمەزرێت ناچارە چی بکە ناچاریان وڵات بەجێبێڵیان مەویست بێت لە وڵاتە. هاوڵاتیان دووپاتی دەکەنەوە لە هەر قەیران و دۆخێکی سەختدا کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە تەنیا ئەوان باج دەدەن لە بەرامبەردا نە بەرزبوونەوەی نرخی نەوت و نە زیادبوونی داهاتی حکوومەت و نەکۆتایاتنی قەیرانەکان حکوومەت بەردەوام گوێی خۆی لە ئاست داواکاری هاوڵاتیان و هەوڵدان بۆ سوکردنی بەشێک لە بارگرانی سەرشانیان خەواندووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.